لكوتاية ديمو أوي كبير بهن موكا هو كاري شكستو بزينو زليلي من ناوكيا نقدركي بپلەی سەرەکی لە گوناحباری و تاوانکاری و سەرپێچیکردنی خۆمانەوەی کە ئەم بارودۆخە سەختەمان بەسەرا کەوتووە. خوای گەورە فەرمێ ما أصابك من حسنة فمن الله وما أصابك من سيئة فمن نفسك. ئەفەرمێ هەرچیەکت لێ بەسەر دێ لە خراپە و مصیبەت سەرنجامی کاروکردەوەی خۆتە. گۆڕانکاریش لە ناخ و واقعی خۆمانەوە دەست پێەکە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای گەورە ئەوە ناگۆڕێ کە بەسەر قەومێکە هاتووە و تێیکەوتون تا خۆیان نەیگۆڕن، خۆیان نەبێ ئەوەی ناخی خۆیان بگۆڕن. خوای گەورە بە قەدەری خوایی خۆی کافرانی بەسەرمان ئەزاڵ کردووە. سەرنجامی ئەو هەموو شلگیری و وەلکردنەی فەرمانەکانیەتی خۆ بەوە نییە کە هێشتا لە ڕیزی مسلمانانە حسێبین، مەگەر خوای گەورە مەجووسی ئاگرپەرستی بەسەر بەنو ئیسرائیلەکان ئەزاڵ نەکرد، خۆنەوەی پێغەمبەرانیش بوون بەنو ئیسرائیلەکان، بەڵام بە دینەکەەوە پابند نەمابوون. هەر کەس بە کەیفی خۆی و وەکو خۆی ویست و ئەیبینی پابندی دینەکە بوو، یا دیندارەتەکەی کردبوو بە تاک دینداری بۆ خۆی، یا خەت و باڵی خۆی دروست کردبوو لەسەر ڕاومەزهبێکی ترە ڕووی. دەرشایانی ئەو زەلیلی و ژێردەستەیە بوو بوون فەجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا. ئەوانە هاتنە سەریان مەجووسەکان بە هەموو وڵاتیانە وەربوون، خاک و خەڵکەکان خستە ژێردەسەڵاتی خۆیانەوە. وكان وعدا مفعولا، ئەمە بەڵێنی بنبڕی خوایی بوو. ئەنجا ئێمە بۆ گۆڕانکاری ماڵی خۆمان سێ ڕوکنی کارمان پێویستە عەزیزانیم. یەکەم ڕێبازی دروست، یعنی دید و هەڵوێستێکی منهەجی لەسەر منهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دووەم ڕاستگۆیی لە پابەندبوونمانە بەم منهەجەوە. سێهەم خواویستی لە هەموو ڕەفتارێکە کە بۆ خوا بسوڵحین، بۆ دینەکەی لێبڕین، نیەتمان بۆ خوای پەروەردگار پاکین. لێرە لەم ڕێسانەیە ئێمە زۆرمان هەوڵدا کە دید و هەڵوێستە شەرعیەکان جوان زۆر جوان ڕوون بکەینەوە. بنەماکانی دید و ڕێ منهەجی ئەهلی سونەت و جەماعەتمان ڕوون کردوتەوە. لێرەشا لەم زنجیرەی دید ڕوونیە ڕێساکانمان خستە 20 برگەوە هەموویمان ڕوون کرد. ئەوە ماوەتەوە کە ئێمە بەڕاستی پابند بین بەم منهەجەوە، ڕاستگۆ بین، سەرڕاست و جددی بین لە دیندارێتیەکەمانە، نیەتمان بۆ خوای پەروەردگار پاک کردبێتەوە بۆ دینەکەی لێبڕابین. حتمما خوای پەروەردگاریش سەرمانەخا بەو شەرتەی ئێمە ڕاستکەین. خوای گەورە بە بەڵێڕن ڕاستەکەی خۆی وەلمانە ئەبێ ئینا لەنەنسوور ڕوسولەنا والذین آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد. خوایمان خاتە ڕیزی ئەوانەوە. خوای پەروەردگار بە لوتفی خۆی وەلمانە بکە. خوای گەورە بە نووری خۆی بەرچاومان ڕۆشن کە، بە خۆشەویستی خۆی سینەمان فراوان کە، بە هیدایەتی خۆی لەسەرم ڕێگایە بمان هێڵێتەوە، تێمان گەێنە لە منهەجەکەی پێغەمبەران، پابەندمان کا بە دینەکەیەوە. هەموو جارێکیش بڵێن یا ڕەبی خوایە، خوایە یارمەتیمان دە لە پەرستنی خۆتە، خوایە پەرستنەکانیشمان بۆ بکەرەوە بە مایەی لەش سووکی لە بەجێهێنانی فەرمانەکانتە. اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك إياك نعبد وإياك نستعين. خوایە ئەتپەرستین بۆ یارمەتیمان بدەی، یارمەتیمان بدە بۆی بتپەرستین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا.